مەڵبەندی 24 ڕێخستنی راپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ساڵیادی کارەسات و راپەڕینی شاری قەڵاتزی خۆڕاگر پەیامێکی ئاراستی جەماوەری سەربەرزی ئەو شارە کرد و ڕایگەیاند 46 ساڵ بەسەر کارەساتی خوێناوی ساڵی 1974 تێپەڕ دەبێت کە لەلایەن ڕژێمی بەعسەوە ئەو شارە سەدان کەسی بوونە قوربانی ناپاڵمەکانی ئەو ڕژێمە و لە یادی 38 ساڵی راپەڕینی قەزای پشدەریشدا کە بە ڕابەرایەتی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدرا مەڵبەندەکەمان تاجە گوڵینەی ڕێز و وەفا دەخاتە سەر گڵکۆی نەمری شەهیدە سەربەرزەکان و سەری ڕێز و نەوازش لە ئاست گەورەی و نەمریان دادەنەوێنێت. هەر لە پەیامەکەیدا مەڵبەندی راپەڕین ئاماژی بەوەش کرد لە 24/4/1974 دا کە ئەو کات قەڵازیە مەڵبەندی شۆڕش و بەرخۆدان بوو لە ڕۆژەدا پۆلێک فڕۆکەی دوژمنی بەعەس پەلاماریش ئەو شارەیاندا و ڕقی ڕەشی خۆیان بەرامبەر شۆڕشی کورد بەو شارە ڕشت و زیاتر لە 300 کەس شەهید و بریندار بوون. پاشانیش ڕق و تووڕەیی جەماوەر بەرامبەر بە ڕژێمی بەعەس زیاتر گەشەی کرد تا ڕۆژی 24/4/1982 بە بەرنامە و پێشڕەوی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان راپەڕینی فراوانی سنووری پشدەری گرتەوە و ڕژێمی بەعسی هێنایە لەرزین و بە هەموو هێز و توانایەوە کەوتەخۆ بۆ سەرکوتکردنی ئەو راپەڕینە کە سەر جەمچین و توێژەکانی پشدەر و شاری قەڵازیە بەشدار بوون و لە ئەنجامدا دایکە ئامینە و خوشکەستنەوە بەرشەهید بوون و زۆرێک لە خەڵکی راپەڕی و بریندار و دەستگیر کران. مەڵبەندی راپەڕین ئاماژی بۆەوەش کرد لە کاتێکدا یادی کارەسات و راپەڕینی شاری قەڵازیە و قەزای پشدەر دەکەینەوە هەرێمی کوردستان بە بارودۆخێکدا تێپەڕ دەبێت کە سەرڕای خۆپارێزی لە کۆڕ و کۆبوونەوەی فراوانی جەماوەری بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا ناتوانین وەک پێویست کۆڕبەندێک بۆ ئەم یادە مەزنە ساز بکەین و پابەندین بەڕێنمایە تەندروستیەکانەوە بۆ کۆتایی هێنان بۆ پەتاکوشندەیە. لە درێژەی پەیامەکەیدا مەڵبەندی راپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند داواکارین لە حکوومەتی هەرێم دەستی ئاوادانی بۆ ئەم شارە درێژ بکات و پرۆژە تەواو نەکراوەکانی ئەم شار و سنوورەکە بەسەر بکاتەوە کە ماوەیەکی زۆرە بەهۆی قەیرانی داراییەوە وەستاون و بە نیوە چەڵجی هەڵراون و داواشی لەسەر جەملایەنە سیاسیەکانی کوردستان کرد کە هاوکار بن بۆ برایەتی و تەبایی و چەسپاندنی یاسا لە سنوورەکە و چارەسەرکردن و نەهێشتنی کێشە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان و هەمومان هەوڵی بوژانەوەی سنوورەکە بدەین کە قوربانی دایان کارەساتە بە درێژایی مێژووی شەڕشی کورد.